كان فيها بقعد ادمين اذا فيها متونه بشانه متوبه یاداشتنامەی خۆپیشاندەرانی پارێزگای هەڵەبجە ڕایگشتی خەڵکی کوردستان لە سەروبەندی یاداوەری تاڵی جینۆساید و تاوانی گەورەی کیمیابارانی هەڵەبجەدا و سەرەڕای بڕوابوونی تەواومان بە بێگوێی و خەمساردی دەسەڵاتی هەرێم لە مەرمافە سەرەتایەکانی خەڵکی، بەڵام هێشتا پێمان وایە کە بۆ مێژوو کۆمەڵێک لە داواکاری خەڵکی ناوچەکە بخەینە ڕوو. بەداخەوە ساڵەکان تێپەڕن و جڵە و لە دەستانی هەرێم سەردەمی وێرانی دەسەڵاتی خۆیانمان بۆ نمایشەکەن. بەردەوام لە ناو بازنەیەکدا هەڵمانە سوڕێنن، لە دۆخێکی ناخۆشەوە ئەمان بن بۆ دۆخێکی ناخۆشتر. ئاستی ناڕەزایەتی خەڵک لە هەموو شار و شارۆچکەکانی هەرێمدا لە لووتکەدایە، کەچی دەسەڵات ئامادە نییە تەنانەت ئەوانیش وەک چاو و نوێنەری خۆی سیر بکات و سەرنجەکانیان بە هەند وەربگرێت. بێباکی و بێمنەتی دەسەڵات لە قۆناغێکی زۆر مەترسیداردایە. پاش زیاتر لە سێدەیە لە دەسەڵاتی ڕەهای هاوزمانی خۆمان لە هەرێمدا، ئێستا ئیتر هەست دەکەین جێگایەک نییە تا ناڕەزایەتی و گرفتەکانمانیان پێ بگەێنین. یەک، بە پارێزگاکردنی هەڵەبجە پرۆسەیەکی ناتەواوە. هێشتا لای دەسەڵاتی هەرێم مەرەکەبی سەر کاغەزە و نەخراوەتە بوارەی جێبەجێکردنەوە. ڕەنگە نوکتەیەکی بێتام و گریان هێنەر بێ کە شارێک ژمارەی دانیشتوانەکەی لە سەردەمی قەزاربوونیدا زیاتر بێ وەک لە سەردەمی پارێزگابوونەکەی. دوو، هەڵگرتنی نازی ناوچە پڕ لە قوربانیەکانی کوردستان بە دیاریکردنی باشترین و دڵسۆزترین بەرپرسان بۆ بەڕێوەبردننی شارەکانیان، ڕێزگرتن لە قوربانیەکان و گێڕانەوەی ونبوو بێسەر و شوێنانیان، نەک بە سیاسیکردن و بێ ئەرزشکردنی چیرۆکە پڕ لە تراژیدەکانیان. پاش ئەمانە ئینجا لە ڕووی مادیشیەوە داکۆکی کاری سەرسەختی مافەکانیان بن. خەونی ئێمە گەلێک فراوانتر و مەزنترە لە خەونی کەسوکاری قوربانیانی دووجێل. بۆچی لەسەر خوێنی نزیکەی 200 کەس سەرۆکی ڕژێمی عێراق لە سێدارە ئەدرێت و قەرەبی واریسەکانیان ئەکرێتەوە، بەڵام لە هەرێم منحەیەکی کەم و بێبایەق بۆ بەرکەوتوانی کیمیاباران بە ناوی چاکسازی داراییەوە دەبردرێ. سێ، بڕیاردان لەسەر ئەو پرۆژە یاسایانەی کە خراوەتە بەردەست پەرلەمانی کوردستان و ئەنجومەنی نوێنەرانی عێراق، بە تایبەت پرۆژە یاسای تاوانە نێودەوڵەتیەکان و پرۆژە یاسای منداڵە ونبووەکان و پرۆژە یاسای ناساندن و ماف و ئیمتیازەکانی بریندارانی کیمیاباران و یاسای قەرەبووی ڕاگواستنی زۆرە ملێ و چەند ساڵ دابڕان لە زێد و سوودمەند نەبوون لە مڵک و ماڵیان. چوار، لە بری لۆبیکردن لە ناوەندە جیهانیەکانە بۆ حیزب و سەرۆکەکان لۆبی بکرێ بۆ بە جینۆساید ناساندنی تاوانەکانی کیمیابارانی هەڵەبجە و ناوچەکانی تری ئەنفال و کیمیابارانی میلەتەکەمان. پێنج، چارەسەرکردنی بە پەلەی پەرکەوتوانی کیمیاباران لە دەرەوە و ناوەوەی کوردستان و بە فیعلی نەخۆشخانەی چارەسەری بەرکەوتوانی کیمیایی بخرێتە خزمەت بەرکەوتوەکان و بوار نەدرێ بۆ مەبەستی دیکە بەکاربهێنرێت. شەش، پێدانی تایبەتمەندی لە دامەزراندن بە شێوەی دادپەروەرانە بۆ خەڵکی پارێزگاکە و ڕەخساندنی هەلی کار بۆیان. حەوت، لە بودجەی 2023 حسابێکی شیاو بۆ هەڵەبجە بکرێت کە هیچ سێکتەرێکی ژێرخانی نییە و پێویستی بە ڕەچاوکردن هەیە بەو حکومەی لە سەدی پارێزگاکە پێشتر بە ڕژێم بەدەستی ڕژێمی بەعەز خاپور کراوە. هەشت، تەواوکردنی پرۆژە تەواو نەکراوەکان و بڕیاردان لەسەر کۆمەڵێک پرۆژەی ستراتیژی گەشتیاری و پیشەسازی و گشتوکاڵی و معرفی و هونەری بۆ کۆی پارێزگاکە، ئەمەش بە ئیستیسناکردن بۆ هەڵەبجە ئەکرێت. ئەمانە هێڵی گشتی داواکاریەکانن. هیوادارین گوێیەک هەبێت بۆ بیستنیان و ناچار نەبین ڕووی داواکاریەکانمان لە حکوومەتی عێراقی فیدراڵ بکەین. بۆیە لە ئێستاوە کار دەدەین بە حکوومەتی هەرێم تا کۆتایی مانگی پیرۆزی ڕەمەزان بێن بەدەم داواکاریەکانمانەوە، بە جددی کاری لەسەر بکرێت، بە پێچاوانەوە ناڕەزایەتیەکان بەردەوامە بن.